لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵام ئێمەتان لێبێ خۆشحاڵم ئێوارەیە گەرمە و گەرمتان پێشکەش دەکەم. زیاتر لە 10 سەعات سەرۆک و جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمان لەگەڵ ئەندامانی پەرلەمانی کوردستان کۆبوونەوە. بابەتی گەرم و شڕ و پڕی باسکردنەکان بریتی بوو لە قەیرانی دارایی و تەمەنی 1 ساڵی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمەش دوای ئەوە هاوکە گرژیەکی زۆر یاخود ناتەبایەکی زۆر لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستاندا دەبینرا لە ماوەی ڕابردوودا. بەڵام لەگەڵ ئەوەشدا وەکو چاودێران دەڵێن یەکێک بووە لە کۆبوونەوە گرنگەکان کە لەگەڵ ئەو چاوەڕوانیەی کە بۆ کۆبوونەوەکە دەکرا کە گرژ بێت باش بەڕێوەچوە. لەگەڵ ئەمانەشدا پرسیاری سەرەکی لە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان هێشتا ماوە بە تایبەت ئەوەی کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان بەم کۆبوونەوەیان چیان بۆ خەڵکی کوردستان هێنایە دی. ئەندامانی پەرلەمانی کوردستان لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا تێبینی زۆریان لەسەر ئەدای کاری حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو. ئایا وەڵامەکانیان دەست کەوتیان نا و با تایبەت باس لە هەماهەنگی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان دەکەین لە قۆناغی داهاتوودا. بەڕێز عەباس فەتاح ئەندامی پەرلەمانی کوردستان لە کۆیەوە لەگەڵمدایە و لە تەوەری یەکەمدا گفتوگۆ لەسەر و بابەتە دەکەین. بەڕێز عەباس ئێوارەت باش. چاوەڕوانێکی زۆر هەبوو بۆم کۆبوونەوەی لەگەڵ ئەوەشدا چاوەڕوانیەوە دەکرا کە گرژی ڕووبدا، بەڵام لەگەڵ ئەوەدا کۆبوونەوەیەک بوو زۆرترین گفتوگۆی لەسەر کرا. با لەو پرسیارەوە دەست پێ بکەم، ئێوەکو خۆتان وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان چۆن خوێندنەوە بۆ دانیشتنەکە دەکەن؟ بەناوی خوای گەورە سڵاو لە ئێوە لە خەڵکی کوردستان سپاس و لە گەلی کوردستانیش. وەڵای کۆبوونەوەکە کۆبوونەوەیەکی دەتوانم بڵێم ڕاستە خەڵک چاوەڕوانی شتی زیاتر و گەورەتری لێ دەکرد، خەڵک چاوەڕوانی پەیامی نوێی لێ دەکرد، خەڵک چاوەڕوانی ئەوەی دەکرد کە هەندێک داوا و داخوازی چین و توێژە جیاوازەکان بوو کە لە هۆڵی پەرلەمان باز بکرێ حکوومەت بڕیاری نوێ بدا. بەڵام لە بە کۆی گشتی کۆبوونەوەکە کۆبوونەوەیەکی دەتوانم بڵێم نەک باش بوو، زۆر باش بوو. لەبەر چ باش بوو؟ یعنی ئەمەی کە پەرلەمانتار و ئەمەی کە نوێنەرانی خەڵکی کوردستان بە گشتی ینی کە لە ڕێی نوێنەرەکانیانەوە داوا و داخوازیەکانیان هەبوو، پەرلەمانتاران لە هەموو فراکسیۆنە جیاجیەکان بەبێ جیاوازی دەتوانم بڵێم زیاتر وابزانم 98 ئەندامی پەرلەمان قسەی کرد لە هۆڵی پەرلەمان، ئاراستەی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی و ستافەکەی کە هاتبوونە پەرلەمانی کوردستان کرا وەوانیش یانی دوا پرسیاری پەرلەمانتارانیان وەڵام داوەتەوە. ئەوەی کە جەنابەت مەبەستە و خەڵکی کوردستان مەبەستێتی بۆ ئەم دانیشتنە کە بەرهەمەکەی چ بوو، دیارە بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان لەوانەیە حەزەری هەبوو بێ لە هاتنە ناوەڵی پەرلەمان و پێی وابێ کێشە و گیر و گرفت دروست دەبێ. ماوەی ساڵێکە یانی کێشە هەبوو لە هاتن و نەهاتن، هەرچەندە وەزیرەکان زۆرترین وەزیرەکان دەتوانم برێم لەم خوڵەیان هاتوتنە پەرلەمان و هاتوتنە بەردەمی پەرلەمانتار و پرسیار و وەڵامیان لێکراوە. بەڵام قسەکاوە بوو کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی نایەنە پەرلەمان و بەردەمی پەرلەمان، ئەوانیش هاتن و زۆرترین پرسیاریشیان لێکراوە و ئەوانیش وەڵامی دوا پرسیاریان داوەتەوە. ئایا ئەم هاتنە بەڕای من شتێکی باش بوو؟ یانی زیاتر ئینسان لە هەم حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆی ئەو پرسیار و کێشە و گیر و گرفت و داواکاریانەی کە لە هەرێمی کوردستان هەیە و کە لە ناو سنجی پەرلەمانتاران پەنجی خواردۆتەوە بۆی بتوانێت ڕاستەوخۆ بیگەیەنێ گەیاندۆتی و حکوومەت سود لەوە وەردەگرێت لەو هەموو لە بەشێک لەو پێشنیارانە بۆی بتوانێت هەوڵی چارەسەرکردنی بدا و پەرلەمانتارانیشەوە پەیامەکەی خۆیان گەیاندووە کە ئەرچی پەرلەمانتار ئەمەیە لە ئەسلاو. ئەوەی کە دێت دەمانەوێت قسەی لەسەر بکەین بەڕاستی قسەی جددیە، ئەوەی کە داواکاری و داخوازی خەڵکی کوردستانە. کۆمەڵە داخوازی هەیە کە بە تایبەتی بە من بە بەورتر برێم گەنجان داوای دامەزراندن و هەلی کار دەکەن، ئەوانەی کە دەرێم گەنجانانی بە دەرچوانی زانکۆ پەیمانگا و خوێندکاران و هەمویان دەگرێتەوە. مەسەلەن بۆ نمونە کۆمەڵی خەڵکمانێ زیاتر لەوانەیە نزیکەی 10,000 کەسە لە فەرمانبەرانی گرێبەست داوای دامەزراندنی بە هەمیشەیی بوونیان دەکەن و کۆمەڵێ مامۆستامان هەیە کە بەوانە بێژدانراون کە دەتوانن برێم یەک لە سەر چواری پەروەردەکان پێک دێنن داوایەوە دەکەن هەروەکو سەرەتایەک بیانکەن بە گرێبەست و خۆبەخشمان هەیە لە نەخۆشخانەکان و زیندانی سیاسیمان هەیە بەشێک لەوانەی کە ڕاستە ڕێکەوتن کراوە کە بۆ ماوەی 10 ساڵ تەواو دەبێ عقدەکەیان، بەڵام قەراریەوە هەبوو کە
دەبێت لە ئەوانەی کە دانەمەزراون موچەیان نییە ئەوانە ینی موچەکەیان نەبڕدرێ و ئەوانەی کاتا ئێستا زیندانی سیاسیان وەرنەگرتەوە وەریگرن کۆمەڵێک بابەتی ئەوە جگەلەوەی کۆمەڵی خزمەتگوزاری ڕێگا و بان و شتی استراتیجی هەیە مەسەلێنێک لەوانە ڕێگای کۆی هەولێریەک لە ڕێگایە هەرێک گرنگ و استراتیجیەکانی هەر سێ محافەزەیە ئەوە جگەلەوەی موچەکەی دەدرێت چۆن دەدرێت بۆ بڕیتان کەی بڕیتان دەیدەنەوە یان پاشەکە و چی لێ قەرزەکان چیان لێهات بۆ زیادی کردوە قەرز ئەوە هەموو پرسیاری خەڵک بووە بەڵام وەڵامەکان بەداخەوە ئەوەی کە من لەگوێ لە سەرۆکی حکومەت بووە بەڕاستی بەداخەوە دەرێت توانای دامەزراندنمان نییە و بڕێنیش دەرێ ئەوەندە پارەمان لە بەردەستەوە دەتوانین ئەمەندە بدەین زۆر یعنی بەبێ قەلاقی و دوودڵی و دڵ ڕاوچەی ئیتر دیارە ئەمە بارودۆخەکەیە کە لە هەرێمی کوردستان هەیە فەرمۆگە پرسیارشترت بەرز عەباس ئەو تێبینیانەی کە ئێوە ئەندامانی پەرلەمانی کوردستان لە ماوەی 1 ساڵی ئەم کابینەیەدا هەتان بووە وەڵامەکانیتان دەستکەوت بە تەواوەتی هەرچەنە خۆ داماژەت بۆدا کە ئەوان بە جۆرێک لە جۆرەکان قسەیان کردەوە کە تواناکان دیاری کراوە وەڵامەکەمان لەوە دەستکەوت کە بەڕاستی ئەم حکومەتە توانایەکەی هەر ئەوەندەیە کە پێی کراوە و کە کردوویەتی ڕاستە زیاتر کێشەکە لەسەر ئەوەیە و پرسیارەکە لەوەیە ئایا حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ئەو هەموو گەندەڵی و کەم و کوڕی و ناڕێکی و ناعەدالەتی و دزی و فزیای لە سنوورەکان و نەوت و ئەمە دەکرێت دەتوانێت چارەسەری بکات بێگومان ئەوان ناڵێن ئێمە ناتوانین چارەسەرکەین دەرین هەنگاومان بۆ ناوە دەستمان پێ کردووە و زۆرترین قسەکە جۆمان لێ بوو لە قسەکانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان تۆم هەموو ئەم شتانەی خستە کابینەکانی ڕابردووە خۆی لێبەبەری کردووە دەرێ هەموو ئەم شتانە لە ڕابردوو کراوە ئێمە نەمان کردووە بەڵام ئەسل ئەمەیە لە ماوەی ساڵێک و 3 مانگدا ئەگەر لە سنوورەکان دزی هەبێت دەبێت وەم دزی ڕاگری ئەگەر لە گومرگە بێت دەبێت هەرچەند بۆ خۆی گوتی من خۆم حەزم لێ بووە کە وەزیری سامانە سروشتەکان جارێ بۆیە وەزیرماندارە ناوە ئەی خۆ لە ماوەی ئەم ساڵەیە دەبێت توانی بێتی لەم وەزارەتە ئەم کەم و کوڕی و کەم تەرخەمی و گەندەڵ و ناعەدالەتی کراوە چارەسەری کردبێ و دەبێت بپرسی بۆ وەزیر دانانێ مادام وەزیر دانانێ ئەیستان کردووە لە بواری فرۆشتنی نەوت و عەقدەکان و ئەمە کۆمەڵە وردەکاری ڕێکەوتن و عەقد و حەقی کۆمپانیاکان لەوانەیە ئەمە حەقێکی مەشروع بێ ینی تۆ کۆمپانیا دێنی بیرت بۆ لێ دەدانەوتت بۆ دەدۆزێتەوە بۆ دەفرۆشێ بۆ دەکرێت دەبێت پارەی بدەیت بەڵام دەکرێت لە 150 داهاتی ئەم وڵاتە بۆ کۆمپانیاکان بێ کە هەموو ئەم سەرچاوانەی قسەی لێ دەکرێت کام کۆمپانیانە کۆمپانیا حیزبیشن بەڕاستی حەقی خۆیانەوە وەکو حەقی کۆمپانیا حیزبینە یان ناحیزبینە بەڵام لە 150 داهاتی ئەم وڵاتە بڕوا بۆ کۆمپانیا لە 150یەکەشی بۆ هەموو خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان بێ خۆزگانەوەتمان دەرنێ ناو نەمان فرۆشتایە هەر لە 173ەکەی بەغدامان وەربگرتە لەوانەیە بارودۆخی خەڵکی کوردستان زۆر باشتر بووە لەسەر پەیوەندیەکانیان لەگەر بەغدا بەڕاستی ینی قسەکان بەلای منەوە پێم وایە مەتاتیە ینی گفتوگۆ کراوە لە سەردەمی عەبادی کۆتایی هاتووە دەستیان پێکردەوە لە سەردەمی کازمی ئەو وعدانێ ئەو داواکارانی عێراق داوای کردووە وعدیان پێداون بیکرد بەڵام گەرم و گوڕێکی سەرەتایی زۆر باشە بوو ئێستا سارد و سڕی پێوە دیارە دەگاتە کوێ نازانم ئەم 320 هەتاوەکو کۆتایی ساڵ دەبێت بێ پارەکە بەڵام دوای ئەمە لە دیاریکردنی بودجە و دانانی بودجە حسەی هەرێمی کوردستان چەند دەبێت ئەو کاتەش قسێکی تر دەبێت بەڵێ بەرز عەباس من وا هەستەکەم کە تۆ زۆرترین لە قسەکاندا زۆرترین پرسیار ئەوروژێنیتەوە وەک لەوەی کە زیاتر وەڵامێکمان بدەیتێ بۆ بینەرانەوەی کە بەتایبەت لە پەرلەمان چی ڕوویداوە ینی بابەتی کۆنکرێتی چی بوو لە نێوان ئێوەی پەرلەمانتار و حکوومەتدا کە لەسەری ڕێکەوتبن و لەمە دواکاری لەسەر بکرێت زۆر باشە مادام قسەکاری من پرسیاری زیاتر دروست بکا پێم وایە لە ئەنجامی زۆر پرسیاریشدا و نەتیجەیەک هەر دەست دەکەوێت لە کۆی ئەم وەڵامدانەوانە بەڵام ئەوەی کە ئێمە لەسەر ڕێکەوتن حکومەتی هەرێمی کوردستان خۆی داوای هەکرد بووها بێتە بەرنامە ینی وان بەرنامەی خۆیان دانابوو نردویان بۆ پەرلەمانی کوردستان ئەمەیان ئەمە گفتوگۆ بوو لەگەر حکومەت نەک پرساندن بوو جارێ ئەمەیان کە بابەتێکی تر هەیە بەڵام ئەم گفتوگۆیە خۆیان چەند بابەتێکی وتەوەرێکیان دیاری کرد بوو لەسەر موچە بوو لەسەر پەیوەندیەکانیان لەگەر بەغدا لەسەر سنووری مادەی 140 لەسەر خزمەت گوزاریەکان و نەوت و ئەم بابەتانە هەموو ئەم بابەتانەیان هێنا خۆیان بە راپۆرتێک لەسەر هەموو سێکتەرەکان وەڵا ئەو راپۆرتەی جۆمان لێبوو ینی دەتوانم بڵێمە قەرزات بووینەوە ینی ئەوەندە شتی باش کراوە کە ئەسڵ بەڕاستی ئەم شتە نەدیتراوە لایەن خەڵک لەگەوەی دەدینێ ئەگەر شتێک نەچێتە باغری ناتوانێت ینی باسی بکە ئەمە حکومەت خۆی هاتبوو بەرنامەکەی دانا وتاری خۆی خوێندەوە لە دوای وتارەکە دیارە 98 ئەندامی پەرلەمان پرسیاری زۆریان هەبوو لەسەر هەموو بوارەکان لەسەر موچە لەسەر هەموو بابەتانەی کە پێشتر لە قسەکانم باسم کرد ئەو چین و توێژ و کێشە و گوێژ و گرفتانەی لە هەرێمی کوردستان هەیە باشە قسەی خۆیان کردووە ئەویش وەڵامی داوەتەوە بەڵام زۆرترین لە وەڵامانەی کە جێمان لێبوو بەڕاستی لە سەرۆکی حکومەت بە
تایبەتی ینی زیاتر ئەوەی کە گوێمان لێ بووە پارەمان هەر ئەوەندە هەیە چەندمان هەبێ ئەوەندە دەدەین لێبڕینەکە ئەمری واقع پێی دروست کردوین هەوڵمان داوە خزمەتگوزاری بکەین و بابەت تا دامەزراندن ناتوانین بکەین زیندانی سیاسی عەقدەکەیان تەواو بووە هەموو ئەم بابەتانەی کە باسی کرد ئەوەی کە من یعنی چیتر بۆ باس بکەم چم گوێ لێ بۆ دەبێ ئەوەت بۆ بجێڕمەوە کە ئەمە ڕاستەوخۆش بۆ خەڵکی کوردستانیش گوێ لێ بۆ من ناتوانم شتێک باس بکەم کە وا نەبوو بێ من بڵێم مەبەستەکەی منەوەیە بەرز عەباس ینی بابەتی کۆنکرێتی کەسبێنی معاش یان ناتوانی بەڵێنی ویان پێ نەداین کە موچەی خەڵکە درێ بەڵێ باباسی بابەتی گەرمی ڕۆژین کە موچەیە دابشکردنی موچە ئێستا کە بابەتی گەرمی ڕۆژ و هاوڵاتیان چاوەڕوانی دابشکردنی موچەن لە پەرلەمان قسەیەک کراوە دوێنێ کە ژەوەیە بە پێی داهات و چاوەڕوانیەکان نی بەغدا موچە دابەشەکرێ ئەمڕۆ حکوومەت لە ڕێگەی وتە بێژەکەیەوە باز لەوە دەکا کە ئێستا سێ بژاردەیان لەبەردەستایە بۆ دابشکردنی موچە پرسیارەکە وەیە کەی موچە دابش دەکرێت بۆ هاوڵاتیان ئێوە خۆتان دەستەواژێکی تاوتان دەستکەوت لە پەرلەمان نەخێریز دەستەواژێکمان دەست نەکەوت لەبەرەوەی نیان گوتکەینێ موچە دەدەین گوتیان کەی پارە هات و کاتە دەتوانین موچە بدەین لەبەرەوە من ناتوانم ئەوان ناتوانم بڕیاردەن ئەوەی کە من بیزانم و هەستی پێ بکەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بودجەیە کە خۆی دیاری دەکات و بە تەکمیلەی 320 میلیارەکە پارەکەی ئامادە کردووە دەیەوێت هەموو پارەکە پێکەوە وەربگرێ پێم وایە پێکەوە دابەشی بکە ئەوە نیەتی خۆی ینی من ئەوەی کە وەکو نیەت دەیخوێنەوە بەڵام وان هیچ وعدێکیان نەدا لەسەر مەسائلی موچە ینی بەڕاستی ئەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە من گوێم لە جەنابی سەرۆکی حکوومەت بوو بە کورت مختصری پێی وا بوو خەڵکی کوردستان دەنجی داوە بەوان زۆرترین خەڵکیان لەگەرە بێ بنەتن لەوەی کە مەعارەزەیان خەڵکێک ڕەخنە دەگرێ یان ناگرێ خەڵک ئەگە دەنجی نەدا بێ ئێمە با لەسەر حکم لاچین مادام خەڵک دەنگ دەداتە ئێمە دیارە خەڵک لێمان ڕازیە بە فعلیش ڕاستی ئەوە ڕاستیە ئەگەر خەڵک یعنی هەر هێزێک دەنجی چەند دەنجی بداتە یعنی بەقەدەر ئەمەندە لە کار و کردەوەکانی ڕازینە من ناڵێم یعنی کەم کێشە نییە من ناڵێم کەم و کوڕی نییە من ناڵێم بازاری دنیا تێک چووە لە ڕووی مادیەوە مەسەلەن دابەزیوە بۆ نمونە نەوت دابەزیوە کێشەی کۆرۆنا هەیە بێکاری هەیە هەموو ئەم بابەتانە ڕاستە وجودی هەیە ئەمانە پێویستیان بە پارەیە و پارە کەم دەکەنەوە و کار کەم دەکەنەوە بەڵام بەو معنایشی نایە یعنی بەڕاستی تۆ حکومڕانی ئەم وڵاتەبی دەبێت بیر دائما لە تەنگەژە و چارەسەر دابنێ بۆ حالەتێکی لەم بابەتە دێتە پێشەوە لە قۆناغێک ئێمە لە وڵاتی ئێمە بە هەزاران ملیۆن دۆلارمان بۆ دەهات لە بەغداوە لێرە داهاتی باشمان نەبوو نەوت لە سەروی 100 دۆلارەوە بوو نەمانتوانی بەقەدەری یەک مانگ موچە کۆ بکەینەوە یەک مانگ موچە زیاد بکەین یعنی ئەوەندەمان خەزن لە بانقەکانمان نەبێ بۆی ئەگەر کێشە لە هەرێمی کوردستان دروست بوو ئێمە بتوانین بەڕاستی تێیپەڕێنین تازە بە تازە ئێمە ینی هەموو لەگەر ڕۆژانە دەبێ ئەگەر ئەمڕۆ نەوت دابەزێ بازارمان خراپە هەستێتەوە قیچێک باشە ڕاستە ینی 3 مانگ پێشەمڕۆ 4 مانگ پێشەمڕۆ نەوت هاتە سەر 10 دۆلار و 20 دۆلار بەڵام ئێستا 40 دۆلار بەرەو سەرەیە 3 مانگ پێش ئێستا خەڵک لە ژوورە نەدات تەرێکار و کاسبی دەوام نەبوو حدودەکان حەزەنە حدودەکان دانەخراوە بەڕاستی یەک دەقەش حدود دانەخراوە کار و کاسبی کراوە بەڵام دامان نامە هەندێک کار و کاسبیەکانی کەم کردوتەوە بەڵام ئێستا ئەمەشیان نەماوە جاران دەیانگوتەوە حکوومەتی عێراق پارەمان بۆ نانێرە و کێشەی عەبادی و حکوومەت دەگۆڕدرێ ئێستا کە 320 میلیارد دینار دەرێرێ کەواتە بەڕاستی ینی ناکرێ ئەگەر ئەمها بێ هەر ئەم پارەیە بێ ینی لە گومرگەکان و لە نەوتەکەەوە ئەوە دێ وەڵام پێم وایە 3 مۆزەف دابنێ یەک پارەکەی بەغدا بێنێ و یەک گومرگەکان وەرگرێ و یەکش دارێ نەوتەکە وەرگرێ کۆی بکاتەوە احتیاجی دابشکردنیش ئاسانە کارێکی ئاسانە حکومڕانی دەبێت و هەوڵ بدەیت چۆن ینی کێشەوە ملێتە خەڵک بێکارە کاکە خەڵک برسیە ئێمە نابێت لە خۆمەوە من لە خۆمەوە ینی سەیری خەڵک بکەم سەرۆکی حکوومەت و مەکتەبی سیاسی ئەم حیزبانە نابێت لە باغەری خۆیانەوە سەیری خەڵک بکەن خەڵک کە کرێکاری نەما بیکە کە تەماتەی چەند نەفرۆشرا کە معاشی نەدرایە کە ئیش و کاری نەبوو کە حەمباڵی نەبوو بیکە ئەی باشە کاکە خۆ پارە بەم شتانە پەیدا دەبێت ئێ مانگێک 2 3 4 خۆ زیاتر پارە نامینێ حکوومەت دەزانێت هەتا ئێستا هەژنۆ معاشی نەداوە دەبێ ئەمە تێبگە خۆ کاژنۆ معاشی نەداوە ڕاستە لەسەر یەک نێنەی داوە هەژنۆ مانگە بەڵام تۆ لە هەر مانگێک تەسیریە کردووە 2 ساڵ پاشەکەوتی هەبووە ئێستا بڕین هەیە باوەڕکە یانی باشترین قەوم و نەتەوە و خەڵک و خەڵکی کوردستانە هەموو شتێکی لە دەسەڵاتی ئێمە قبول کردووە بە هەموو شتێکی ئەم وڵاتە ڕازی بووە بەڕاستی پشتیوانی حیزبەکان و دەسەڵاتداران بووە بۆز بۆ ئەوەی ئەم کیانەمان لێ تێک نەچێم هەرێمان لێ تێک نەچێ من بەش بە حاڵی خۆشم قەت لەگەر ئەوە نیمە
هیچ لایەکمان بیر لەوە بکەینەوە ئەم کیانەی کە بۆ هەرێمی کوردستان چەندی خراپیشە تێک بچێ بەڵام لەگەرەوەش نیمە بە معنای ئەوەی کە تۆ بە خۆت مادەم وایە خەڵک لەگەرەوەی تێک نەچین و ئێمە معنایەوە نیە هەر بێلێ ئەمانە لەسەر حکوم بن بە معنای ئەوە نییە بێلێ بە هەموو شتێکی ئەنگۆ ڕازی بێ بەڵام لەبەروی بارودۆخێک لە هەرێمی کوردستانەیە ئێ خەڵک چ بکە هەر چۆنێک بێت لە تورک و عەرەب و فارس باشترە بەڵام دەبێ ئێمەشەوە بزانین زۆر باشە بەرز عەرەبی هەموو لایەکمان زۆر وەزعمان لە 10 ساڵ پێش ئێستا باشترە. بەڵێ بەرز ئەباس ئاماژت بۆ کرد کە دانیشتێکی باش بوو کە لە نێوان حکوومەت و پەرلەمانە ئەنجام دراوە لە بابەتی پاشەکەوتکردنی موچە حکوومەت نەگەڕایە بۆ پەرلەمان لە بابەتی لێبڕین و کەمکردنەوەی موچە ئەم جارێکی دیکە حکوومەت بە ڕسمی نەگەڕاوەتەوە بۆ پەرلەمان و ئەمەش لای ئەندامانی پەرلەمان و لە لای ڕۆژنامەنووسان و سیاسیەکان ڕخنەی زۆری دروست کرد پرسیارەکە ئەوەیە لە دوای ئەم دانیشتە بۆ هەر پرسێکی دیکەی ئاوا گرنگ حکوومەت دەگەڕێتەوە بۆ پەرلەمان یاخود خۆی بڕیارەدا. من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی هەڵەکەی لەوەیە کە ناگەڕێتەوە بۆ پەرلەمان خۆ ئەگە بگەڕێتەوە بۆ پەرلەمان و بڕیارێک بدە پەرلەمان ڕەزامەندی لەسەر دەربڕێ ئەوە بە تاکید بە پەرلەمان پشتیوانی لە بڕیارەکەی دەکا نەک ڕخنەی لێ بگرێ یعنی بۆ بڕیارەکەی خۆی باشە و بارسوچی لە خۆی دروست دەکا بەڵام کە نایکا بۆ نایکا ینی پێی وایە ئەگە بێتە پەرلەمان لە ورد و درشتی مەسەلەکە دەکۆڵنەوە بۆ موچە ببڕدرێ ئەگەر تاکید نەبن لەوەی کە ئەم حکوومەتە داهاتەکەی بەش ناکە قەدەم بڕیارە نادرێت لە پەرلەمانی کوردستانەوە برێن قەینا بە حکوومەت ڕاستەوخۆ خۆیان بڕیارەکە دەنەم پرسیاریان لێکراوە پێیان وا بووە کە ئێمە بڕیارەکەمان بە ناچاری داوە لەبەروەی بۆ خۆتان دەزانن حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە 90 ملیار دینارە بەڵام 600 ملیاری لەبەردەستە 600 ملیار دیناریش دەبێت لە سەتا ئەوەندەی ببڕینەوە ئێستا لە 18 و پێشتر لە سەتا 21 بردراوە بۆیە پێویست بۆ وەکاونمان لە بەردەستە وتمانە هەر ئەوەندە دەدەین دەیانەوێت تاویزیەوە بکەنەوە لێ بڕینەکە مەبەستمان بڕین نییە و مەبەستمان نازانم بڕینی موچە نییە مەبەستمانەوەی کە ئێمە هەر ئەوەندەمان پارە لە بەردەستە توانین ئەمەندە ئەم قۆناغە دابش بکەین بەڵام لێکولی حال ئەمە لە قۆناغەکەی تر بڕیارێکیان دەرکردنیان لێنا پاشەکەوت و حکوومەتیان ملتەزیم کردووە بۆەوەی کە ئەوە قەرزاری میلەتن بەڵام ئەمەشی تێدا نییە ینی زۆر بێمنەتانەتر و دەیبڕین و ئەوەنمان هەیە و ناشی دەینەوە نازانم بە هەر حاڵ لە هەموو حالەتێکدا هاتنەکەی حکوومەت بۆ خۆیان باش بوو لە پێشەوە بۆ پەرلەمانیش باش بوو ئەگەر پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان پێکەوە پەیوەندیەکانیان باش نەبێت تەبان نەبن ئاگایان یەکتری نەبێت گوێ لە ڕاوە پێشنیار و پرسیارەکانی یەکتری نەگرن پێم وایە هەر بۆ هەردوو لا خراپە و بۆ حزبە دەسەڵاتدارەکان خراپترە و دەتوانم بڵێم ئەم سەرکەوتنە ینی سەرکەوتو نابن تەمەندرێژ نابن لە حکومڕانێکی ڕەشید و پێم وایە پێکەوە ڕایش بە یەکتری بکەن ئەگەر بریاری قۆناغێکی خراپی بێتە پێشەوە دەتوانن پێکەوە قۆناغەکە تێپەڕێنن پێم وایە ترسیان شکاوە ئێستا بە دواشەوە دێنە پەرلەمان ئەمڕۆ لە لێدوانی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانە باس دەوکرێت کە بژاردەی دیکەیان لە بەردەستایە بۆ بابەتەوەی کە دوای ئەوە کە حکوومەتی عراقی 320 ملیارەکەی نەنارد پرسیارەکەی من زیاتر بوو ئەوە بوو ینی ئەگەر لەمە دوات جارێکی دیکە دەستکاری موچەی فەرمانبەران بکرێتەوە بە پرسی پەرلەمان ئەکرێ یاخود ئەگەر بە برسی پەرلەمان نەکرا ئێوە چۆن مامەڵی لەگەڵا دەکەن؟ وڵات چۆن مامەڵی لەگەڵ دەکەین دەبێ خۆ مشکلەکەی ئێمە ئێستا تو پرسیارێک لە من دەکەی کێشەیەوە ئێستا کە لەوانەیە کۆمەڵی خەڵک گوێ لە قسەکانی من ڕاگرێ برێنجاوە خۆ حیزبەکەی خۆی بۆ خۆی بەشێکی سەرەکی ئەم دەسەڵاتەیە و لەوەتەیە و دەسەڵاتەیە خۆ تو ئەم قسە ئەوها لە من وەردەگرێ لەوانەیە بە پارتی جوابرێ ئێستا پەرلەمانی ژێ پارتی و گۆڕان و یەکێتی نەوەت ئەندامی پەرلەمان پێک دێنن کەواتە حکوومەتەکەش لەمانە ئەمە خۆی وڵاتی ئەمە مشکلەکەمانەوەی پەرلەمان کاری خۆی ناکە حکوومەت کاری خۆی بکە حەق نییە بەڕاستی من پێم وابێ کە ڕاستە کاقوبات من بە سەرکردەی خۆمی دەزانم بە نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان دەزانم و ڕێزی زۆر تایبەت و گەورەی لای من هەیە وەکو کوڕی مام جەلالیش هەموو ئەمانە ڕاستن بەڵام ئەو کاری حکومڕانی خۆی دەکا پێم خۆشە یەک بێ لە هەرە سەرکەوتوەکان بەڵام منیش نوێنەری خەڵک مۆندامی پەرلەمان و کاری پەرلەمانی خۆم دەکەم قسەی خەڵکش بۆ من گرینگە ینی دەبێت پەیامی خەڵک بگێنم گلەی و گازەندەی خەڵک بگێنم خۆ ئەگە من بیگەێنم پێشنیارەکانم پێشنیاری باش بێ ئەخوانش سوودی لێ وەرەگرن لەبەرەوە من پێم وایە هەر ئەم حکومەتە ئەوەی کە من دەیبین و دەیخوێنمەوە هیچ پرس بە پەرلەمان ناکە لەم بابەتانە چۆن معاش زیاد دەکا کەم دەکا بە چاک و خراپیەوە خۆی دەیەوێت بڕیار بدا بەڵام ئەمە کارێکە زیاتر دەبێتە جێی ڕەخنا
هەم ڕێخنەی خەڵک چونکە من بەش بە حاڵ خۆم من ناتوانم دیفاعی لێ بکەم ئەگەر کاری باش بکەم من بۆ خۆم لێرانە دیفاعی لێ دەکەم ئێستا دوێ نهاتوتنە پەرلەمان گوێیان لە خەڵک ڕاگرتووە ئالحەقیش جوابی دوا پرسیاری پەرلەمانتارانیان داوەتەوە ئەمە کارێکی باشە من ناتوانم برێم خراپە ئەگەر نەتیجەیەکی باشی بەدەست نەدابێ بەڵام پەیامی باش بووە وەڵامی باش بووە ڕێزگرتن بۆ لە یەکتری بۆ هەردوو لاش باش بووە مەسەلەن بۆ خۆشیان ینی گەورەی بووە تۆتن پەرلەمانی خۆیان نوێنەری خۆیانە نوێنەری خەڵکی کوردستانن یعنی ئەگەر وان پەرلەمان التزامە پەرلەمان و احترامە پەرلەمان نەکەن ئەی خەڵکی کوردستان بۆچی بیکە لە هەمان کاتیشدا پەرلەمان خۆ ڕاوە پێشنیاری باشی داوە بۆوان ئەوانش سوود لەو ڕاوە پێشنیارانەوە دەگرن و حرمەتی یەکتریشان زۆر گرتووە من پێم وایە بە تەنسیق و پەیوەندیەکان چەندی وا بکەن منش دەتوانم مەحتیان بکەم کارێکی باش بکەن 100 جاریان مەحتەکەم ئەگەر یعنی خەڵکش پێی یعنی گلەی هەبێ لەم برادریان لەم برادر سەرۆکی حکومەت پارتیە با کاری باش بکەم من دەستخۆشی لێ دەکەم ئەگەر ڕەخنەشم لێ بگیرێ جێگرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانی کاری باشی بکە درم پێی خۆش دەبێ پێی سەربەرز دەبم ئەنجا 100 جاری دیفاع لێ دەکەم جا بە هەمان شێوە تر وەزیری دارایش کە لە گۆڕانە بە هەمان شێوە لەبەرەوە هیوادارم هیچ بڕیارێک نەدەن بەڕاستی خەڵک تەواو ناومێت بێ لە بارودۆخە یعنی خەڵک ناومێت بووە باغەڵی بەتار بووە یعنی خۆزگا یعنی ئەم وەزیرە بەڕێز و محتەرەمانە ئەم سەرۆک وەزیرانەش وازە لەم حیمایە و سیارانە دێنا تەنیا بۆ یەک هەفتە دەهاتن لە چایەخانەیەک لە ناو گەڕەکێکی شعبی لە گوندێک یەک چایان دەخواردەوە تێدەگەیشتن خەڵک چەند گلەی و معاناتیە خەڵک چەند وەزعی خراپە کاکە لە هەرێمی کوردستان لەوانەیە خۆم قسانەوان برێن دەزانین ئاخر نازانن ئەوانەی لە دەوروبەریان ڕێزمەیە هەمویان تێروپڕن راپۆرتیان بۆ دەنووسن دەرن خەڵک زۆر مەمنونمانە وڵا فەیسبوک زۆر مەحتمان دەکا وڵا لە ڕاگەیاندەکان خەڵک پێی باش بۆ ئیشەکەمان کاکە ئەمە قسەی ینی ڕێژەیەکی زۆر کەمی هەرێمی کوردستانە ئێستا جەنابەت لەگەلی کوردستانی لە حیزبی دەسەڵاتی باوەڕ کە لێت پرسم وەزعی مادیت خراپە ئەم کارمەندەی ئێستا کەمە چاوپێکەوتن لەگەر من دەکات لێ پرسم وەزعی زۆر خراپە ئەی ئەمانە لە حیزبی دەسەڵاتن وەزعیان خراپە ئەدی دەبێت ینی خەڵکی خوارێکە نە کەسێکی مۆزەفە نە تەعینە نە ئیشی نە مەعامەلەی هێنیت کاکە بەڕاستی ینی من ناتوانم ینی جار هەیە ئەگەر بمەوێ مەحتێکی ئەم حکومەتەش بکەم یان مەحتێکی سەرکردایەتیشی حیزبێکی خۆشم بکەم ناتوانم لەبەر ویژدانم ئازارم دەدا کە دەچی هەندێک مەجلیسەوە من بۆ خۆم تەریقە بمەوە بەڕاستی دەرێم ئەو بۆ خۆت عیبت نییە ژیانی ئێمە تێکچۆ لەبەرەوە بەڕاستی ینی ئەمانە پێم باشە ینی لە ماگەکە دەجار لەگە پەرلەمانە دابنیشن لەگەل لیژنەکان دابنیشن وەزیرەکان باوەڕ کە زیاتر لە مەعاناتەکە تێدەگەن زیاتر قەرار و بڕیارێک دەدەن کە خەڵک نەبێتە جێی گلەی و ڕەخنەی خەڵک خۆ خەڵک چی لە ئێمە دەوێت خەڵک دەوێت خزمەتی کەین ڕێزی بگرین ئەو مافە سەرەتایی خۆی هەیەتی بیدەینێ هیچ ترێکی لێ ئێمە ناوێت ئێ باشە مافی سەرەتاییش کابرا مۆزەفێکە دەوێت بیدەی مامۆستایە دەوێت بیدەی پۆلیسە نازانم ئەمانە حەقی شەری خۆیانە دەبێت مافەکەی خۆیان پێ بدا کاکە ئەرکەکەی خۆیان زیاتر پێ جێبەجێ بکە زۆر باشە تۆ مافیان نەدێ و ئەرچیان پێ جێبەجێ بکەی ئیتر وەڵا وای لێ دێ بەڕاستی پۆلیس تەحیە بۆ زابتەکەی ناکە بەڕێز عەباس لەسەر هەماهەنگی حکوومەت و پەرلەمان ینی ئەو بەستەڵەکەی کە لە ڕابردووە هەبووە لە نێوان ئێوە لە پەرلەمان و حکوومەت لە دەرەوەی پەرلەمان کۆتایی پێهێنرا لاپەڕێکی نوێتان کردەوە لەگەڵ یەکتریدا کە لەمە دوا بە هەماهەنگی کار بکەن وەڵا خۆ پەیوەندیەکانمان هەر نەپچڕاند بوو ینی ئەلاقی ینی وەزیرەکان زۆربەی بانگی پەرلەمان کراون و قسەیان کراوە بەڵام ینی بەرهەمەکەی بەرهەمێک نەبوو خەڵک دڵپێی خۆش بێت بەڵام ئەم هاتنە وەکو قۆناغێکی یەکەمی سەرەتایی کە ڕای گشتی ئەمە بوو سەرۆکی حکوومەت و جێگرەکەی نایەنە پەرلەمان ئێترافە پەرلەمان ناکەن ئەمانە هەردووچیان کوڕی سەرۆکی و حیزبەنە و لە پەرلەمان بێم نەتن بەڵام ئەمە وەڵامێک بوو وەڵامەکە بۆ خەڵک کە ئەمە نەخێرەوە هاتن هاتنەکەش بەڕاستی من بەش بە حاڵی خۆم من لە یەک شت ڕەزامەند بووم ینی لە نەتیجەکەی لەوانەیە ڕەزامەند نەبم لە وەڵامەکانیان لەوانەیە ڕازی نەبم بەڵام باوەڕ کە دوا پرسیاری پەرلەمانتاریان جواب داوەتەوە دوا پرسیاریان ئەنجا ئیتر پرسیارەکە بەدرتیان نا وەڵامەکەیت بەدریان نا بەڵام وەڵامیان داوەتەوە ئەمە سەرەتایەکی باشە من پێم وایە جاری تریش بەدوودادێ و هیواداریشم جارێکی دردانەنیشنم گلەیانەمانە بێت جارێکی دردانیشین دەستخۆشیان لێ بکەین و پێشنیارمانە بێ بۆی جێبەجێ بکەن بەڵام ئەگە ئێمە هەر دانیشین هەر باسیەوە بکەین گەندەڵی دەکرێت لە حدودەکان چاکتان نەکرد نەوت بندیوار نازانم چی ئەم قسانە بەڕاستی خەڵکیش لەم قسانە بێزار بوو هەر دەگوترێ و ئایا چارەسەر ناکرێ
یان وانە دەبێت بەرز ئەباسەکە ینی بەڕاستی ئەم وڵاتی ئێمە ئەم دوو بەشی و دوو ئیدارەیە بێتان بۆ بڕێن. دووجار لە قسەکان تا چ لە دانیشتەکەی دوێنێ پەرلەمان بۆ دانیشتەکەی دوێنێ پەرلەمان و چ لە بانکێشتی وەزیرەکان بۆ پەرلەمان ئاماژە بە دەستەواژەیە کردەوەیەوەیە بە دەقوت بەرهەمەکەی کە خەڵک دڵی پێی خۆش نەبووە، ینی بەرهەمی دانیشتەکان خەڵک دڵی پێی خۆش نەبووە. پرسیارەکە ئەوەیە بەرهەمی قسەکان کە هاوڵاتیان دڵی پێی خۆش نەبووە نزیک بووە لە واقعەوە ڕێگە چارەیەکی و دروست بووە یان نا؟ کاکە یوسف با من ڕاستەکەت بێ بڵێم خەڵک ئەوەی دەیەوێت چییە ئەمڕۆکە لەم قۆناغەیە ڕاستیەکەی ئەوەیە ئایا موچەکەم دەدرێتێ یان نادرێتێ تەواو دەمدرێتێ یان نام دەدرێت کەی دەمدرێتێ ئەمە ئەم پرسیارەیە. ئەم وەڵامەمان هیچ پێ نییە بەڕاستی ئەم وەڵامەمان هیچ وەرنەگرتوتەوە. ئەوەی کە خەڵک دەیەوێت لە ئێمە کە دوێنێکە بوو مەسەلەن ئایا دامەزراندن و هەلی کار بۆ گەنجان هەیە یان نییە، ئێمە جوابەکەی ئەوە بوو نییە. ئایا زیندانی سیاسی دەرێن ئێمە چمان بەسەردێ جوابی نییە. ئێخۆ خەڵک بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆکە داوامان لێ دەکات دوێنێ داوای شتێکی لێ دەکردن دەیگوت خزمەتگوزاری بینایی مەکتەب جادەی قیر ئەمڕۆ داوای ژیانی سەرەتایی خۆی دەکات. جوابەکە ئەمەیە ئەمڕۆ ئەمە بارودۆخی هەرێمی کوردستانە داهاتمان ئەمەندەیە ئەگە عێراق نەینێرێ ئەوەندەشمان پێ نادرێ ئەگە عێراق بینێرێت تەنها ئەو لە سەتا هەشتایەمان پێ دەدرێت کە ئێستا موچەی خەڵکە دەین بەڵام کەی دەدرێت ئەی موشیان دیار نییە هێشتا هەتاوەکو بەغدا دەینێرێ ناینێرێ پەشیمانە بێتەوە یا پەشیمان نابێتەوە. کاکە خەڵک قسەی ناوێ خۆ دوێنێکە زیاتر لە 300 پرسیار کراوە لە سەرۆکی حکوومەت 300 پرسیار هەمووی پرسیاری ناو دڵی خەڵک بووە لەبەرەوەی 2 دقە مەجای پەرلەمانتاران بووە هەر فراکسیۆنێک لە بینی خۆی پرسیارەکانی هەوڵداوە بەشی بکە بۆی ئەگە من بەشی نەکرد قسەکانم تەواو بکەم ئەم برادەریکە ئەم پرسیارە بکە هەر لە سەرێوەتا خوارێ ئەمەی قسەی خەڵک پێی دەرن کە ڕۆژانە بە تەلەفۆن لە زیندانی سیاسیەکان کە پێمان دەرن تەکلیفەکان بۆ بارودۆخی خۆیان لە سجن بۆ گەنجەکانمان کە دانەمەزراون بۆ ئەوانەی زەویان وەرنەگرتەوە بۆ خانەنشینی هێزەکانی ناوخۆ بۆ پێشمەرگە و پلە بەرز نەکردنەوە کە چەندین ساڵە پلیان بۆ بەرز نەکراوەتەوە بۆ معاشی مامۆستایان بۆ بڕینەکان بۆ پاشەکەوت باوەڕ کە هەموو ئەم قسانە کراوە بەڵام قسە دەستە باغەری کەسەوە بەڵام قسە نەتیجەی بەرهەمەکەی دەوێت جوابەکەی دەوێت وەڵامەکەی دەوێت چ وەڵامێکی دەوێت ئەو وەڵامەی کە ئەو بەڕاستی دری پێی خۆشە قەنەعەتی پێی دێ خەڵک بیر لەوە دەکاتەوەکەی معاشەی وەرە چێ بڕێ قەرزی دوکان بداتەوە سولفەکەی بداتەوە مناڵەکانی داواکاریان هەیە سەرەتای چاکەم سەر مەکتەب نییە خەڵک دەنێستا کار زیڕی دەکرد لە دەست کڕینی جلوبەرج لەبەرەوە من لەوانەیە وەک پەرلەمانتارێک ینی دڵخۆشم بەوەی کە حکوومەت هاتووە گوێ گرتووە وەکو سەرەتایەک بەڵام ئەمە دڵخۆشی نییە بۆ خەڵکی کوردستان دڵخۆشی بۆ خەڵکی کوردستان پەیامێکە پەیامەکەش ئەوەیە کە بارودۆخی ژیانی باش دەبێت خۆناغێک بەرەو باشبوون دەچێت ئاکەی نییە ئەمەیان دیار نییە. زۆر باشە بەڕێز عەباس فەتاح ئەندامی پەرلەمانی کوردستان سوپاس کە لە تەوری یەکەمی گەرماوگەرم لە کۆیەوە لەگەڵمانە بوویت. ناوبڕێکی کورد وەرەگرین و تەوری دۆم دەست پێ دەکات لەگەڵماندا ببێنەوە. جارێکتر سڵاوتان لەبێ خۆشەویستان وێنەی گشتی لە پرۆسی سیاسی عێراقدا بریتە لە چاوەڕوانی بۆ هەڵبژاردننی پێشوەختە و ئامادەکاریەکانی پەسەندکردنی یاسای هەڵبژاردننی پێشوەختە لەگەڵ کەمبوونەوەی ئەو هێرشانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا دەکرانە سەر باڵێۆزخانەی ئەمریکا لەلایەن گروپەکانەوە ئەمەش وای کردووە کە لە ئێستادا دەبینێت کەمترین بەریەکەوتن لەگەڵ لە نێوانە و هێزانەدا هەیە لەگەڵ ئەوانەشدا فشارەکان لەسەر حکوومەتەکەی کازمی تا دێت زیاتر دەبن نەک بە تەنها بریتە لە بابەتی یاسای هەڵبژاردننی پێشوەختە نەک ڕێخستنەوەی یاخود ئیدارەدانی دەوڵەت و گەڕانەوەی شکۆ بۆ دەوڵەت بەڵکو لە تازەترینە مەسەلەی هەرەسێنانی ئابووری عێراق بۆتە بابەتێکی دیکەی گرنگ و جێگەی گفتوگۆ لە تەوەری دووەمدا لەگەڵ بەڕێز کاوە نادر وەکو چاودێری سیاسی کە لە هەولێرەوە لەگەڵماندایە شرۆڤی پرۆسی سیاسی لە عێراقدا دەکەین بەڕێز کاوە ئێوارەت باش چۆن خوێنەوە بارودۆخی سیاسی عێراق دەکەن بە تایبەت کە لە ئێستادا هێرشەکان بۆ سەر باڵۆزخانەی ئەمریکا لەلایەن گروپەکانەوە کەم بۆتەوە. ئێوارەی بەڕێستان و تەواوی بینەرانی خۆشەویستان باش لە ڕاستیدا
ئەگەر کەمێک ئەو هێرشانەش کەم ببێتن بەڵام ئەو هێرشانە ڕەنگە ڕەبتی بەیەکەوە ئەوەی پەیوەستدار بن بەو ململانەی نێوانی ئێران و ئەمریکادا هەیە کە ئەو خاو بێتەوە هێرشەکانیش کەمێک خاو دەبتەوە لە ڕاستیدا من بەو شێوەیە نابینم ینی وەکو بڵێ خاوبوونەوەیەک پێش ئەوەی تونتر ببێتن من بە بڕوای منەوە لە مەودووە تونتر دەبێتن بە تایبەتی ئەمریکیەکان و هەتا ئیسرائیلەکان و هەتا ئۆڕپیەکان و تەنانەت ئەو پێکاتە ناوخۆیەی عێراقیش لە حالەتی غەلەیاندا کوڵاندایە تووشی یەکتر دەبن بە تایبەت ئەوانەی وەلایان بۆ ئێرانەیەوە ئەو شیعانەیە کە وەلایان بۆ ئێرانیە و لە بینی شیع و سوننەی و لە بینی حکوومەتی عێراقی مرکزی و حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانە هەمووی زەمینەی گەرمبوونەوە سەر لە نوێ لە گۆڕێدایە ئەوەی کە پەیوەستە بە ئێمەدا ئێستا لە بینی ئەمریکا و کە ئەو هێزە شیعانەیە ئەو میلیشیاتانەی کە ناویان لە خۆنایە حەشدی شعبی ئێستا ئەوە دەکەن بەشێکیان موالین لە بۆ ئێران و بەشێکی تر ملتەزمن بە قەرارات و بڕیارەکانی مەبەسم حکوومەتی عێراقی ئەمریکا دوێنێ پێرێ لە ئەمباریدا زۆر لە مێش نییە ئەوان هێرشە هێنا سەر هەولێر لەو ماوەیەدا لە کۆتایی ئەو مانگەی ینی مانجی ڕابردوودا ئەمانە هەمووی تەسعیدێکی پێش وەختەن ینی پێش بەربارانن ینی ئەو هەوایەیە کە لە پێش باران دێت من بە قەنەعەتمەوە لە مەودووە گرژیەکان تون دەبن و هێرشەکان زیاتر دەبن و هیچ شێوەیەک لە شێوەکان جێگای ئەوەی تێدانیە کە بگەنە حالەتێک کە ئیستقرار هەبێتن و کازمی بپڕژێتە سەر جێبەجێکردنی بەڕێزکاوە مەبەست چیە لەوەی کە هێرشەکان تون بە هەموو شێوەیەک دژی بەڵێ مەبەستی چی لەوەی کە هێرشەکان تون دەبن ینی تون دەبن دەگوازێتەوە بۆ بەرێکەوتنی سەر من بە قەنەعەتم لێدانی ئەمریکا و بەڵێ مەبەستم ئەوەیە هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل زیاتر دەبێتن و هێرشەکانی کاردانەوەی ئەو حەشدی شعبیش زیاتر دەبێت بۆ سەر ئەو مؤسساتانەی کە لە عێراق هەیە ئەو مؤسساتانی قەزم ئەمریکی کە لە عێراقن ئەو دەستگایانەی ئەمریکی کە لە عێراقن شەڕەکە بۆیە دەڵێم تونتر دەبێتن لەو ماوەیەدا چونکە بوو ترامپ پێویستی بە دەنگکۆکردنەوەیە و پێویستی بەوەیدا هەیە لە کاتی هەڵبژاردن دەنگ بەدەست بێنێتن هەر مساومێ هە سازشکاریەک لەگەڵ ئێران بکرێتن ڕەنگە کاریگەری لەسەر داهاتووی هەڵبژاردنەکەی دەبێت. بەڵێ بەڕێزکاوە هەر لە گۆشەنیگای بەرێکەوتنی بەرژەوەندی ئێران و ئەمریکاوە دەکرێت تەماشای پرۆسی سیاسی عێراق بکرێت یاخود دەبێت ناوخۆی عێراقیش بە هەند وەربگیرێ بووەوە. بمبورە من لە سەرەتاوە گوتم خۆی ئەسڵان عێراق هەر بە شێوەیەکی وڵاتێکی فاشل بە وڵاتێکی زۆر بە سەقەتانە دروست کرایە نەک بە شێوەیەکی ئاسایی هاتۆتە مەدانی خۆتان دەزان لە ئەوروپا دەوڵەت بە شێوەی سروشتی هاتۆتە مەدان بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمووی بۆ بەرژەوەندەکانی وڵاتانی کۆلۆنیالیست دروستکار لە سایکسپیکەوە دیزاینەکەی دامەزرەیە ئەگە کورت و درێژیشی تێبردرابێتەوە ئەوە بۆ لە بینی خۆیان کراوەتەوە و یەک لەو دەوڵەتانەی کە هەرە سەقەت بە هەر ئەوە دروست کرایە بە هەرە سەقەتترین شێوە دروست کرایە دەوڵەتی عێراق بووە دەوڵەتی عێراقش حەزەکەم زانی بە سێ قۆنەغدا ڕەت بووە قۆناغی ئەوەی پێش ئەوەی مەلیک بێ قۆناغی ئەوەی دوای مەلیکات قۆناغی ئەوەی دوای ئەوەی کە کورد تێکشکا و پاشا نشینی شێخ مەحموودی نەمەر حاکمداریەتی کوردستان تێکشکا و لە بڕیارێکی کۆمەڵی نەتەوە یەکتوکان خرایە سەر ئەوجە دەوڵەتی عێراقی دروست بوو و حەزیش دەکەم ئەرە ئەوەندەت بەبیر بێنمەوە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقی بە ناوی عێراق نەبووە بە ناوی بلاد ما بینە نهرێن بووە هەتاوەکو ساڵی 20 نهایەتی سەرەتای ساڵی 21 یاڵە بۆتە دەوڵەتی عێراق بۆیە من زیاتر ئەوە بوو لەگەڵ ئەوە دانیم لە بەرژەوەندی ئەمریکا و ناوخۆی ئەو پێکهاتانەی کە بەیەکەوە بەستراونەتەوە بەڵێ مەبەستەکەی من ئەوە بوو لە ناوخۆی عێراقیشدا ینی ناکرێت ڕای هێزە سیاسیەکان بە هەند وەربگیرێ یاخود هێزە سیاسەکان لە ناوخۆدا خۆیان بەشێک نین لە بەرێکەوتنیە بەرژەوەندیانە
لەناو عێراق حەزەکەم یەکشت لە ناوخۆ طبعاً هەیە تەواوی هێزە سیاسەکانی عێراقی لە ڕووی نیشتیمان پەروەریەوە ئەگە بە مەقایسی کۆن لێک بدرێتەوە باوەڕکەنی هیچیان ڕوحەتی نیشتیمانیان تێدا نەماوە هەمیان خۆیان بە مەحوەری ئێران بەسێتەوە یان خۆیان بە مەحوەری ئەمریکای بەسێتەوە تەبێ خۆت دەزانی هەر زۆربەی زۆری شیعەکان بە حکمی کۆمەڵێک هۆکاری ئەوە بەشە هەر زۆرەکەی وەلایی بۆ ئێرانەیە بەشێکی کەمی وەلایی بۆ ئەمریکایەیە لە سونەکان بەشی هەرە زۆری دژە ئەمریکان بەشێکیش کە ئەوانەی بەشدارن لە پرۆسی سیاسی لە زاهیری لەگەڵ ئەوەدان لەگەر ئەمریکان بەس لە ژێرەوە ڕەنگە هەر ئەو مەشروع عروبەتیەتی هەیتیان هەر ئەوەیان لە مێشتی داما بێتن ئەوەی کە بجددیە و زیاتر لە ئەمریکای نزیکە خۆی کوردەکانن هێزە کوردستانیەکانن لە ئەمریکای نزیکن ئەمانیش بە حکمی دژایەتی کردنیان لە کۆمەڵێک بواردا بە تایبەتی لە فەلسەفەی دروستبوونی دەوڵەتی عێراقی کە دەوڵەتی عێراقی بە دەوڵەتێکی عروبەیی دادەندرێت بەشێک لە پارچەیەک لە وڵاتی عەرەبی دادەندرێتن بۆ کورد زەحمەتە هەزمکردنی دووش لێت ناشێرمەوە ئەمریکیەکان وەکو قەزیە تەبەنی قەزیە کوردستانیان نەکردیە لە زمنی دیموکراسەتی عێراقی ئەوان شتێک بۆ کوردیان پێەیە بۆیە ئەوە لەگە پرۆژەنەتەوەیەکەی کوردستانی یەک ناگرێتەوە تۆزێک زەحمەتەوە بەردەوام کێشە و دووخە دروست دەبێ بەڵام کاتێ دەکەوینە بەینی چاران و ماران کاتێ دەکەوینە بینی دووشت تەبعاً ئەمریکیەکان لە ئێمە نێزیکترن لەبەر ئەوەی عەلەلاقەل بەلانی کەم ئازادیمان دەدەنێ دەتوانین گزارش لە هەویەی خۆمان بکەین دەتوانین گزارش بە زمانی خۆمان قسە بکەین ئەمانە شتێکی ئاساین بەڵام ڕەنگە لەلای هەندە هێزی عەرەبی چ شیعە و چ سوننا ئەوەش مەقبول نەبێتن بۆیە ئەمە کێشەی ئاڵۆزە بۆ ئەمریکیەکانیش و ئێرانیەکانیش بە حکمی کۆمەڵێک شت ئێرانیەکانیش هەمیان لە دەسەڵات نین هەموو شیعەکانیان لە دەستنانی بە تایبەتی ئەو بەزەوەندەم تەواو بکەم نخبە سیاسەکەی عێراقی بە تایبەت نخبە سیاسەکەی شیعەی نخبەیەکن چاویان لە دەسەڵاتە چاویان لە دەوڵەتداری دارەتی نییە چاویان لە زیاتر لەوەیە کە ئایدۆلۆجیەکەی خۆیان تەبەنی بکەن هەر لە زاخۆوە هەتاوەکو فاو کە کوردیش دەگرێتەوە بەداخەوە لێرکانە نەک بیر بکەنەوە هاوڵاتی بوون و بە شێوەیەک لە شێوەکان ڕێز لە فرا هەم پێکاتەیی بگرن هەم فرا سەقافەت بگرن هەم فرانەتەوەی بگرن بەڵێ بەرزکاوە لێسادا فشارەکان لەسەر مستەفا کازمی زۆر زیاترێکە وەک بەراورد بەڕابردوو و بەتایبەت لە ئێستاشدا عێراق ومێدێکی زۆری بە مستەفا کازمی هەیە بە تایبەتر بۆ پرۆسەی هەڵبژاردننی پێشوەختە پرسیارەکە وایە گەر ئەم بارودۆخە بەم جۆرە بڕوە عێراق دەگاتە هەڵبژاردننی پێشوەختە یاخود بەریەکەوتنەکان زیاد دەبن و لانی کە مستەفا کازمی لە سەرۆکی حکوومەت لا دەبرێت لە ڕاستیدا نازانم مەسەلەن عێراق چێ ئومێدی بە کازمی هەیە عێراقیەکان ئێستا بووینەتە سێ عێراقی شیعە و عێراقی سونە و عێراقی کورد ئەوە بەو شێوەیە ئومێدەکە بۆ هەڵبژاردننی پێشوەختەیە هەریەکە بۆ مەغزا و بەرنامەجی خۆشی ئیش بەڵێ بۆ مەبەست تێت دەگەم مەبەست ئەوەیە کە ئەو عێراقی کە بەرنامەکەی کازمی تەرحی کرد وانە مەبەست ئەوە نییە چۆن دەتوانێت جێبەجێ بکرێ و پێک بگاتن لە ڕاستیدا کازمی کە لەو ڕۆژەیەوە کە سقەی وەرگرت لە بەرلەمان ئەوەیان کرد ینی خۆی لە زۆرچی زۆر خراپات ئەو کاتە بوو ئەوە لەن کۆرۆنا زۆر بەهێز بوو ئەو کاتە دوو ململانەکەی نێوان ئەمریکا و ئێران ئێران و ئەمریکای ڕۆژ بە ڕۆژ لە زێتر دەبوو باری ئابووری وڵاتەکە بە حکمی کۆمەڵێک هۆکار بەرەو خراپتر دەچوو کازمی لە بەردەم ئەوەی زۆر خراپدا بوو دوو ئەو ئەوانەی کە دژی کازمین یاخۆت هەوڵ دەدەن بۆ سەرنەکەوتنی ئەوانە میلیشیایەکی عەقائیدیشن و بنکەیەکی کۆمەڵاتی زۆر گەورەشان لێەوە ئێرانیەکانیش باش لە دەوڵەت دەسەڵاتیان هەیە لە خوارەوە قەزم لە ژێرەوە ئەمانە هەموو بارگرانین کازمیش بەخۆی یعنی کەرەسەکی پێ نییە ینی حزبێکی گەورەی لە پشت نییە دوو خۆی بەلایەنی پێکاتەیەک لە پێکاتەکاندا نەگرتیە دەیەوێت دەوڵەتداری بکە لە ناو
لە جوغزێکی پڕ میلیشیایی دەسەڵاتداریەت چکە دەسەڵاتداریەت فەرقی هەیە لەگە دەوڵەتداریەتی کە هەموو چاویان لەوەیە هەر یەکە و دەسەڵاتی خۆی فەرز بسەپێنێ بەسەر پێکهاتەکانی تردا لەو نێوەندەدا کێشەیەکی ئالۆزی هەیە کازمی بتوانێتن ئەو هەڵبژاردنە پێشوەختەی بکە کە یەکێ لە هەرە خاڵەکانی ئەولەویەتی ئەو حکوومەتەی بوو لە بەرنامەی ئەو حکوومەتەی بوو کە بتوانێتن فەساد لە ناو بباتن گەندەڵی لە ناو بباتن بتوانێتن ئەو نەخشە سیاسی کە ئێستا لە عێراق هەیە مەبەسم حیزبەکان لە گۆڕەپانی سیاسی مەوجودیان هەیە بگۆڕدرێتن بە حالەتێکی تر چووکە بەڕاستی ئەوانە وەکو باسم کرد شەڕیان بۆ پۆست و بۆ ئیمتیازاتی دەسەڵاتە هیچیان بۆ دەسەڵاتی نە زۆر جار هەیە بە قۆنترا لێکتر دەکردنەوە شەڕیان نییە لە بۆ سەروەری وڵات شەڕیان نییە لە پێناو قانون تەبعاً بە نسبی قسە دەکەم من بە مطلقی ناڵم هەر هەمیان بەڵام زۆربەی زۆری ئەوانەی وە دەکەن بە تایبەت ئەو میلیشیاتانەی کە موالین لە بۆ ئێران هیچ ئەوەیەکیان بۆ سەروەری نەماوە تەنیا مەبەستیان ئەوەیە عقائیدەکانی خۆی عقیدەتی خۆیان و زائیدەن دەسەڵاتدارەتی خۆیان گەرایی خۆیان بەکاردێنن بۆ ئەوەی ئەو دوو شتەیە بچەسپێنن بەسەر نەک هەر بەسەر هەموو شیعەکان بەڵکو بەسەر تەواوی پێکاتەکانی عێراقیدا. بەڵێ کەواتە بە دیوەکەی تریە بەڕێزکاوە ڕای تۆ چیە لەسەرەوەی کە ئایا کازمی دەگاتەوەی کە هەڵبژاردننی پێشوەختە بۆ عێراقیەکان ئەنجام بدات یاخود بە جۆرێک لە جۆرەکان دوور دەخرێتەوە؟ لە ڕاستیدا ئەوە شتێکی ینی زەحمەتە لەو لەحزەیە لەو کاتەیە جوابی وەڵامی ئەو پرسیارت بدەمەوە لەبەر ئەوەی تێڕوانی لە بارودۆخی کۆتایی نێتن هەموو شتێک بەشێک لەو محوەرەی من بە قەنەعاتم ئەگەر بەو حالەتەی ئێستا بڕۆ بۆ نۆمتە بڕواتن و بەو شێوەیە بڕواتن نەخێر کازمی ناتوانێتن ئەوەلان لە ڕووی ماریەوە وەزعی خراپە لە ڕووی ئەمنیەوە لە قەیرانێکی زۆر گەورەدایە لە ڕووی ئیلتیزاماتکردن و پەیوەستداربوونەوە بەشێکی زۆری خەڵک لە عێراقیەکانی شیعە و سونەی ملتەزیم نین کارێکی هاسان نییە بەو شێوەیە ئێستا بەڵام ئەگەر هاتوو تاوەکو هەڵبژاردنەکانی ئەمریکا و ترامپ کۆتایی دێتن یەکلا ببێتەوە ئەو مەسئلەی ململانەیە تۆزێک بەلایەکدا بشتێتن لایەک لە لایەکی تر کۆنتترۆلی زیاتر ببێتن ڕەنگە گۆڕانکاری ئەو کاتە بەسەردا بێ بەڵام بە هەموو حالەتێک ئێرانیەکان بە زۆرەوە لە کازمی ناڕازینە هەر کاتێک بڵانسەکە بەلای تەوازونەکە بەلای ئێرانەکان داشکایەوە بە تاکید کازمی داهاتوو نییە بەڵام ئەگەر بەلای ئەمریکەکاندا بشتێتەوە هەرچەندە بۆمبیۆ لەو ڕۆژانە تەلیفۆنی لۆ کردیە و زۆر بە توندیش وەڵامی دایت زۆر بە توندیش قسەی لەگەڵ کردیان کە ئەتەکێتی خۆت دەزانی لە ئەتەکێتی دیبلۆماسی نەبووە وەزیری دەرەوەی وڵاتێک لەگە سەرۆک وەزیرانێکەوە ئەوامری لەسەر بکە و تەبلیغی شتی بکاتن عادەتەن لەگەر وەزیری دەرەوەی وڵاتەکەی قسەی دەکا وەزیری وڵاتەکە لەگەر حکوومەتەکەی خۆی قسان دەکا کەچی وای کرد ماناوەیە نەک باڵی ئێرانی شکاوە ڕەنگە لە باڵەکەی ئەمریکاش لەو ئاستە نەبێتن هەرچەندە زۆر قسە و قسەرۆک زۆرەکە کازمی لە ژێرەوە سازشی لەگەڵ مالیکی کردیە و لەگەر ئەو دەوڵەتی عمیقە کردیە بەڵامەکو زاهیریان کازمی هەتا ئێستاکە دەیەوێت دەوڵەتداری بکە و ئەو بەرنامەزەی کە خۆی ئەعلانی بکە ئیلتیزامی پێوە بکە چەند بۆی چۆتە سەرێ ئەوە شتێکی ترە تەبعاً قسەکردن شتێکە و واقعی شتێکە بۆی نەکرایە لەسەر ئەرزی واقع ئەوانەی کە خۆی دەیەوێ جێبەجێ بکە بەڵام لە هەوڵەکانی وا پێدەچێ بەردەوام بێتن. بەڕێز کاوە نادر چاودێری سیاسی سوپاس کە لە تەوەری دۆم لە هەولێرۆ لەگەڵماندا بوو. ئێوەش خواتان لەگەڵ.